بینەرانی خۆشەویستی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵاو کارانم ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. هەمومان چاوەڕوان بووین 400 ملیارەکە بگاتە هەرێمی کوردستان و ئێمە شەڕەکەمان تەواو کرد بوو باسی ئەومانە کرد ئەبێ دوو موچە بەسەرێکەوە دابەش بکرێت. لە پڕ بڕیارێک لە دادگای فیدراالیەوە هات و وتی هەموو ناردنی پارەیەک بۆ هەرێمی کوردستان نادەستوریە. هێز و لایەنە سیاسیەکان و دام و دەستگاکانی هەرێمی کوردستان بەیاننامەی جۆرا و جۆریان دەرکرد بە جۆرێک کە باز لەوە کرا کە ئەمە بڕیارەکانی لە بڕیارەکانی مەحکەمەی سەورەی سەردەمی ڕژەمی پێشووی لە ناوچوو ئەچێت. و ئەمە ئاڵۆزی و گرژی دروست کردوە دڕدۆنجی لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کرد. بەڵام ئێمە پرسیار دەکەین بۆچی هەندێک لە خەڵک ئەم بڕیارەی پێخۆشە لە کاتێکە ڕەنگە موچەخۆر بێ و بەشێک لە 400 ملیارە ببێ بە موچە و بێتە جیرفانی ئەو و بۆچی هەندێک پشتیوانی لێکن. ئایا ئەم بڕیارە دژی نەتەوەی کوردراوە یاخود پەیوەندی بەلایەنی دەستوری و یاسایی عێراقەوە هەیە؟ ئایا ئەمە ململانێ و سەرەتای دروستبوونی گرژێکی ترە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا یاخود بڕیارێکە و لەژێر ڕۆشنایی داوای پەرلەمانتارێکی سەربەخۆ کراوە؟ ئێمە ئەم شەو گفتوگۆی ئەم بابەتە دەکەین بە میوانداری بە ڕێزان مامۆستا عەبدولخالق ماوەتی کادری پێشکەوتویە گرتووی ئیسلامی کوردستان وەستا بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەشداریت. هەروەها بە ڕێزان لە هەولێرەوە سیروان گەردی کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان بە ڕێزشتان بەخێر بێن. سیروان هەروەها بەدران مەحێدین ڕۆژنامەنووس هاوکات کادری پێشکەوتویەتی نیشتیمانی کوردستان کە بە ڕێزیشان لە هەولێرەوە لەگەڵمانە. سوپاس بۆ کاک بەدرانیش مامۆستا. هەڵسەنگانی تۆ بۆ بڕیارە چی بوو؟ ینی ڕەنگە ڕێستا مامۆسانی ینی وەکو ئەڵێن ئەگەر شەڕەکە سەری بگرتە بوو بە دوو موچە بۆ مامۆستاژە بوو بۆ فەرمانبەرێکە بوو بۆ هەندێک لە خەڵک دڵی بەم بڕیارە خۆشە و بردوانێتە پرسێکی نێتەوەی هەندێکی پێی وایە بابەتێکی دەستوری و یاساییە و ئێمەین لە هەرێمی کوردستان مەبەستم دام و دەستگا فەرمیەکانە کە نەیانتوانیوە تەحقیقی و بابەتە بکەن. بەنای خوای گەورە میهرەبان ئەو بڕیاری کە دیارە چەند ڕۆژ لەوە پێش لە دادگای فیدراالی لە حکومەت لە عێراق دەرکرا دەربارەی کە ئەم 400 ملیاریان هەموو ئەو شایستە دارایانەی کە لە حکوومەتی عێراقیەوە و حکوومەتە لە دواییەکەکان تەوان ئەمەی سوودانی ئیمزای کردو بەڵام دیارە پەیوەست بۆ بە حکوومەتەکانی پێشۆم کازمی ئەوانی پێشووتریش ئەم عەبادی کە نادەستورین و ئەوەی کە حکوومەتی عێراق کردوویەتی بە شێوەیەکی یاسایی نەبووە بۆیە ئەمە تاعنێک بۆ لەسەر ئەم شایستە دارایانەوە دیار لەسەر کۆمەڵشتی تری یاسایی نەوتوگاز و ئەو گرێبەستانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیاکان کردوێتی دیار لەسەر لەگەڵ زۆرشتی تر. ئێمە زان کە لە ساڵی 2005ەوە دادگای فیدراالی دامەزراوە لە کۆمەڵێک پرسی یەکلا کردوێتەوە بەداخەوە پرسانە زۆربەی لە بەرژەوەندەکانی کورد نەبووە. ئەمە جارە هۆکاری زۆرە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە دیارە ئەو شێوە شڵەژاوی حکومڕانی لە حکوومەتی عێراقی کە دیارە ئایەسا پرس بەشێکی بە ئەمەوە بەستینەوە خەڵگە پرسێ ئایا بڕیار لە دادگای فیدراالیە بڕیار لە حکوومەتی عێراقیە بڕیار لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یعنی ئایا ئەمە چۆن یەکلاکرێتەوە ئەم پرسانە لە کاتێکا تۆ چەند ڕۆژێک لەوە پێش لە حکوومەتی عێراقی حکوومەتەکەی سوودانی بڕیاردرا ئەم شایستە دارایی مانگی 11 و 12 بنێرێ بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەوە تا دادگای فیدراالی لەسەر تەڵەبی یەک ئەندام پەرلەمان کە ویش سەربەخۆیە کەمە زۆر جارەزانین دادگای فیدراالی جوابی زۆری نەیاوەتەوە لەسەر لەوانەیە کوتلەیەک لە کوتلەکانیش قسەی هەبوو بێ و یاداشتی دابێ. ئەمە بەشێکە بەڵام بەشەکەی تری کە پەیوەستە بە هەرێمی کوردستانەوە بەداخەوە ئەم بڕیارە بە دڵنیاییەوە دۆخی هەرێمی کوردستان لەسەر پێچێکی زۆر مەترسیداردایە. ئێمە بە دڵنیاییەوە ئەڵێن ئەمە چۆنڵی تکراری ئەو بڕیارانەیە کە دادگای فیدراالی قسەی لەسەر بوونی هەرێمی کوردستان کردووە و ئەم دۆخە لە ئێستادا دۆخێکی ترسناکە بۆ هەرێمی کوردستان. ئەڵێن بە ئومێدی ئەوەی تێپەڕێ بەڵام دیارە زۆر قسە کراوە لەسەرەوەی ئایا دەسەڵاتی کوردی چی بکات لەگەڵ حکوومەتی عێراقی و ئەم گرێبەستانەوتیانە و ئەم گرێبەستە داراییانە و ئەم متمانە باوەڕ و چۆنڵی یعنی ئەگەر کەلیمەکە زۆر نەبێت ساویلکەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقی ئایا ئەم بڕیارانە هەر بە هاوپەیمانەتی ڕوە یان نەکرێ ئەم ڕێکەوتنانەی کە لەگەڵ حکوومەتی عێراقی ئەبێ بە یاسادا بڕێژدرێ بەڕاستی نەک بە ڕێکەوتنێک لەگەڵ هاوپەیمانێتێک چوێستا هیچ دیفاع لێ ناکرێت. بۆیە
خاڵەکە یعنی ئەم باسی کە پێوەستە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەسەر پرسە داراییەکان و بەتابێت ئەم 400 ملیارە پرسێکی قورسە ئەمە جۆرێکە لە بێئەرزشکردنی هەرێمی کوردستان و ئەمە بەجددی قسەیەکی جددیە لەسەر چۆنڵی ترس لەسەر بوونی هەرێمی کوردستان و ئەگەر لەسەر ڕەوانەوەی یان چۆنڵی وەلانانی هەرێمیش نەبێ ترسە لەسەر ئەوەی کە جوڵەکان و هێزی و قووەتی هەرێمی کوردستان کەس بکەن لە دارایی لە سیاسی لە دیبلۆماسی لە هەموو ئەوانەی کە هەیە بەڕاستی بۆیە ئێمە دڵنیان لەوەی کە دادگا لە عێراق ئەجوڵێنرێ بەرامبەر هەرێمی کوردستان و ئەم پرسانی پێ یەکلای یەکرێتەوە دیارە کۆمەڵێک فاکتەرەیە بەڵام ئەم فاکتەرێک کە جەنابەت فەرمووت ئەمەیەکە لە خاڵەکان ئەمە باسی حکوومەتی عێراقی بوو بەڵام بەداخەوە ئێمە دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان تا ئێستا بەداخەوە ئەوەی کە کردویانە لەگەڵ حکوومەتی عێراقی بەڕێکەوتنێکی فشەڵ بووە و ڕێکەوتنێک نەبوو کۆنکرێتی بتوانێت حکوومەت لە دوای حکوومەت ئێمە بتوانین شایستە داراییەکانمان لە عێراق وەربگرین دیارە یەکێک لە خاڵەکان ناشەفافێتی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە تا ئێستا یاسای نەوت و گاز بە شێوەیەک لە شێوەکان و ماڵەڵی پێواکرێ و تا ئێستا لە کوردستان خۆمانەزانین هەموو جار باسمان کردووە تازە بودجە نهاتوتە ناو پەرلەمانی کوردستان کە یان خاڵێکی تر لە خاڵەکان کە حکوومەتی عێراقی چۆنەڵی ئیسیفادەی لە ناکۆکی نێوان بەتابەت لە هەموو لایەنەکان و بەتابەت برادرانی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کردووە هەموو ڕؤسای سیاسی لە عێراق و بەتابەت لایەنە شیعیەکان ئاگداری بارودۆخی هەرێمی کوردستانن ئاگداری ناڕزایەتەکانی خەڵکن بەڕاستی ئەمە دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان کە ئەمە وای کردووە تا ئێستا ئەم لایەنانەوە دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان بەداخەوە دۆخێکیان دروست نەکردو متمانە لە ناوان لایەنە سیاسەکان معارەزە چ دەسەڵات دروست ببێ و متمانە لە بینی هاوڵاتی و دەسەڵات ئەو قسەی جەنابەت فەرمووت تەواوە هاوڵاتی لە بینی پێخۆشبوون پێ ناخۆشبوون ئەگەر هەر مامۆستایەک بدوێنی بیلفعل ئەم شایستە دارایانە ئەگەر بێ ئەبێ بچێتە ژیرفانی مامۆستایان و فەرمانبەرانەوە بەڵام دڵنیانی لەوەیە چێتە ژیرفانی ئەوانەوە بۆیە بەلایەنەوە تەبیعیە چۆن بێمتمانەیەکەی ئەو بیرەنەوتانی کە باس کرا هەر دادگای فیدراڵی قسەی لەسەر کرد حکوومەتی عێراقی دەستی بەسەردا بگرێ ئاگامان لێبوو لە کۆمنتەکانی فەیسبوک هەموو هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بەداخەوە ئەمە جێ دڵخۆشینە کە ئەم دەسەڵاتدارە لەمە بەرپرسە کە دڵخۆش بوون بۆی حکوومەتی عێراقی بێتەوە بۆی کە دڵنیان کە کاتێک حکوومەتی عێراقی دەست بەستە بیرەنەوتەکان بگرێ ئەم دوو دینارە شایستە دارایی کە دێ و ئەم بیرەنەوتانی کە هەیە و ئەو نەوتەی کە 4 ساڵە بەڕاستی گاڵتە بە شعوری خەڵگەکرێ ئێستا 20 لیتریش نەچۆتە ماڵانەوە وەزیر لەسەر وەزیر کابینە لەسەر کابینا گۆڕدێ بۆی هاوڵاتی بەڕاستی متمانەی بە دەسەڵاتدارانی کوردی نەماوە بۆی کە بتوانێت هەم شایستە داراییەکان کە لە بەغاوە دێتە ئێرە و هەم ئەو ئیتفاقە سیاسی و دارانەی کە هەیە لە بەرژەوەندی خەڵکە جارێکی تر بۆ بەرژەوەندی خەڵک بەکاربێنرێت گفتوگۆ زیاتری لە بارەوەکەین کاک بەدران بۆچوونی بەڕێزت بۆچی ئەم بابەتە مەسەلەن دیسان دوو بۆچوونی لەسەر دروست بووە هەندێک پێی وایە کە ئەمە پرسێکینێتەوەی و سزادان و دەستبادانی هەرێمی کوردستانە لە ڕووقەوارەوە وانێکیش پێی وایە نەخێرم بابەتە پەیوەندی بە بابەتی یاسای دەستوریەوە هەیە و ئێمە بۆ شاییمان هەیە لەو ڕۆ و نەمانتوانیوە ئەم کونوکە لە بەرانە لە ڕووی یاسا و دەستوریەوە بگرین کامیانە بەڕاستی سپاس کاکدانە سپاس سڵاو لە تۆ لە میوانەکانت لە بینەرانی کورسات نیوز لە ڕاستیدا ئەمە دوو هۆکاری هەیە من کەسێکی یاسایی نیم بەڵام دەتوانم پێت برێم ئەگەر پێچەوانەی یاسایە یان وەک ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو ئەو دامەزراوانەی لە هەرێم هەنا هەمویان بە توندی ڕەدی دادگای فیدراڵیان داوەتەوە کەوایە نادەستوریە خودی من جێبلاندێ خیتابۆ کە ئەڵێ ینی دادگای کوردستان ئەڵێ خودی دادگای فیدراڵی دادگایکی نادەستوریە یعنی پرسیارەکە لە کنێمە دروست بووە ینی دادگای فیدراڵی لە 5 ئەندامی هەمیشەیی دوانی کووردە لە 4 کاتیەکەی دانیشتی کووردە یعنی لە نۆ ئەندامی دادگای فیدراڵی سیانی کووردە ئەگەر پێیان وایە ئەم دادگای نادەستوریە بۆچی لەوێن یان لە ماوەی ڕابردوو لە سەردەمی ڕیفراندۆمەکە کاتێک کە ڕیفراندۆم سڕکرا سەرۆکی حکوومەت ئێستا سەرۆکی هەرێما و بەدەنگێکی پڕەوە گوتی ئەمە ڕێز لە بڕیاری دادگاگرین یان لە ماوەی ڕابردوو خۆهمان دادگا مادەی 140 سەرهانی کوردایەتی نەوعەن ما فرۆشت بیان دادگایە زیندوی کردەوە و نەوعەن ما هاتووە ناو باسەکە کە شتێکی بە ناوی مادەی 140 و قەزیەی کوردیە ئەمە لە ڕووی یاسایەکەوە لە ڕووی سیاسیەکەوە من یعنی کاک زانە خۆم بڕوان بە خۆپارێزی هەیە لە چارەسەر
ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو ببینین لە سەردەمی بەناو ئابووری سربەخۆ کە ئەم دۆخەی تووشی کوردستان کرد هەموو هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو کاتەی کە حکوومەتی هەرێم ئەو کات کە ئابووری سربەخۆی ڕاگەیاند کوردستانی تووشی کۆمەڵێک قەیرانی یەک لە دواییە کرد تا گەیشت بە ئەمڕۆ و ئەوەی کراوە هەمووی دەقەکانیشی یاسایین یعنی ئێمەین هەرێمێکین کە بە دەستوری عێراق دامان پێدانراوە پێچەوانەی دەستورین هەمیشە یعنی من پێش بێمە بەرنامەکەت ینی لەگەی برادێکم ناقەشەوەمانە کرد ترسێک دروست بووە کە هەرێم نەمێنێ ینی بۆ هەرێم نەمێنێ دادگای فیدرالی بەپێی یاسا کە هەرێم پێچەوانەی هەموو یاساکانی ئەو دەستورەیە کە خۆی دەنجی پێداوە یعنی ئەتوانێت بە یاسا تۆ ڕشکاتەوە هەرێمەکەی کیانەکەی تۆ نەهێلێ کە خۆی هیچی لەسەر هیچەوە نەماوە بۆیە یعنی هەموو هۆکارەکان کە چەندە سیاسیە ئەوەندە یاساییە بەڵام فیدباچی خەڵک و کاردانەوەی خەڵک من پێچەوانەی مامۆستا عەبدولخالق کارێ بەداخەوە بەڕاستی من زۆرم پێخۆشە ئێمە کۆمەڵی ڕەفیقین 10 ساڵە کار لەسەرکەین خەڵک وشیار بێتەوە کە ئەوانە بەناوی کاتێک لە دۆلارەکەیان گیرە بێ لە بستنزەکەیان گیرە بێ بەناوی کوردایەتی و بەناوی شۆڕش و بەناوی ناسیۆنالیزمی و قەومچی و نەژاد پەرستیەوە دێن دۆلەکە ئەکوتن خەڵک ئەجوولێنن لە کاتێک زیاتر یعنی من نایشارمەوە من کەسێکم ینی هەمیشە لەگە خۆم ڕازگۆ بوومە و خاوەن ڕێی خۆمم 90 خەڵک ئێستاکە یعنی پێکەنینی بەو دروشمانە دێ کە ئەوە جێگای دڵخۆشیە کە نەتەوە پەرستی بەمانە بازرگانیەکەی بەمانە سەفقاتەکەی بەمانە تونندڕەوەکەی لەسەر هەموو شیانەوە بەناوە فاشزمیەکەی کە فەشەلی هێناوە تەواو چەند کەسێکن لە 52 دەستێک پڕنابن کاتێک ئەزانن دۆلارەکە گیرە بێ ئەزانن مەساڵحەکان لە بەغدا تووشی کێشە بێ دێن قەومچێتی و ناسیۆنالیزمی و کوردایەتی بە خەڵک ئەفرۆشنەوە ئەمە کوردایەتی باش ئەگەر وایە خۆی ساڵێک نزیکی ساڵێکە حکوومەتی ئێستاکە کە قەرارە موچەکەی بنێرێ نەینات باشە قیادەی کوردی ساڵێک سی کردو لەگەر بەغدا ئەکبرم ڕێکەوتێکمان پێشان دەنمزانی ئێوە ساڵێک لەگەر بەغدا دانیشتون وەفد هاتوو وەفد ڕۆیشت و باسی چیتان کردووە ئەی کا موچا کا بوجا کا شایستەدارەکانی خەڵکی کوردستان کا مادەی 140 کا قەزیی پێشمەرگە یعنی باسی ئەوانە نەکراوە تەنیا شەڕەکە بۆ پۆست و امتیازات کراوە لە بەغدا ئەکەر وایە وەک ئەوەی کە سەرۆکی پارتی باسی کرد دادگای فیدرالی گەڕاوەتەوە بۆ دادگای سەردەمی کۆنی دادگای محکمە سەورە بەڵێ دادگای شۆڕشی سەردەمی بەعس محکمە سەورە یعنی ئەگەر وایە باشە فەرموو لەسەرۆ کۆمارەوە تاکو چایەتچێک لە بەغدا با بگەڕێنەوە ئەی باشە ئەگەر وایە محکمە سەورایە ئێمە بۆ ئەسێ ئەندامان لەو محکمە هەیە یعنی شتەکان هەمووی تەناقوزاتە کاتێک کە قەزیە بێتە پارە ئیتر بۆمان ئەکوتنەوە کە ئێمە نەتەوێتچین ئاێ لە ناومان بن شێرەکەمان پیشانەدەن ئەمە هاتۆ بماخوا خەڵک لەوە تێری خواردووە یعنی کاکزانە من نەتوانم ئێستا بە تۆ بڵێم تۆ ژمارەیەکی تەلەفۆن لەسەر شاشەکەدا بنێ دە پەیوەندی وەربگرە بڵێ چەند کەس کە لەگەر دادگای فیدرالیە یان دژی دادگای فیدرالیە بزانە لە دە تەلەفۆنەکەی ئەگەر نۆی دۆستخۆشی لە دادگای فیدرالی نەکە هەشت دەستخۆشیەکە ئەوە ئەنجامی چییە؟ ئەوە ئەنجامی ئەوەیە کە ئەوانە 30 ساڵە هاتوون بەو ڕۆژیان گاندین کەس لەگەریان نییە و هیچ کەسێک باشە کاک بەدرام پێتوانێ بەڕاستی ینی ئەو قسەی ڕاست بێت کەمە ئەم دادگای مەسەلەن دوژمنکارانە و بڕیارەی داوە بەرامبەر بەرنەتەوەی کورد 400 ملیار قوچی بژێوی خەڵکە مەسەلەن محکمە سەورەی جاران نییە کاکزانە یعنی من هەر سێ لێدوانی سێ سەرۆکات چوار سەرۆکاتەکە بۆ وەرەگرم هەم دادگا هەم پەرلەمان هەم حکوومەت هەم سەرۆکی هەرێم ئەڵێ یعنی ئەم دادگایە ینی لە ئێمە کردو ئەژدیها ئێ باش ئەمڕۆ لە دادگای فەڕەنسا بە هەمان قەزیە لەسەرەوەی کە کورد نەوت بە قاچاغ ئەفرۆشێ باشە دادگای فەڕەنساش محکمە سەورەیە یعنی کاکزانە خەڵک گەیشتۆتە ئەم نقطەیە ئیتر ئەمانە یعنی من سیاسی قیادەی کوردی یعنی هەڵەکە بەڕاستی هەڵەکە باسی دەستور باسی یاساکە یعنی ئەگەر بێ بە دەستور یاسا لەگەر ئێمە جوولە بکەن هەرێم ئەبێ هەرێمێکی دامپێدراوە لە بەغدا بەپێی دەستوری عێراق ئەبێ هەرێم دەستوریە بێ ئێمە 30 ساڵە دەستورێکمان نییە باشە ئێمە نازانین ئێستاکە باش ئەگەر داگەی بەغدا بەپێی پێچەوانەی یاسایە بۆچی نەوتی هەرێم 20 دلار 20 دلار 25 دلار نەوتەزانتر لەفرۆشتە کۆمپانیاکان بۆچی دوای بڕیارەکەی دادگای فیدرالی لە ساڵی ڕابردوو کاتێک نەوتی هەرێمی بە قاچاغ هەژمار کرد کۆمپانیا زەبەلەحەکان لە کوردستان کشانەوە یعنی خەڵک لەوە تێری خواردووە ئیتر بڕوا ناکەم ئەو دروشمانە کاریگەریە هەبێ و ئێمە بە خۆشحاڵیەوە وەگوتم پێچەوانەی مامۆستا عەبدولخالق دەستمان داوەتەوەی کە ئێمە کەسێکی نیشتیمانین و لە فاو هەتا زاخۆ بە مولکی خۆمان دەزانین
بڕواشمان بەوەیە کە دەبێت هەمومان پێکەوە بژین دروشمی ناسیۆنالیزمی و نەشات پەرستی ئیتف بووە دژمێکی فاشی بەکەل پێکەوە ژیان نەماوە و لەسەری هەمووشیانەوە نە بڕوامان بەوە هەیە بکەوینە ژێر کاریگەری تەخوین نە لە تەخوین ترساوی نە لە تەشیرش ترساوی. ئێستا تۆ عراق چێتێکەکەی کاک بەدران مەسەلە لەو بڕیارە پشتیوانی کاکزانە من لە بەسڕەوە تا ساخۆ بە ماڵی بە نیشتیمانی خۆم ێزانم بۆ پێچوانەی سەر چێری مشتە ڕۆژە یاریزانەکانی هەڵبژاردی عراقی بانگێشت کرد و کۆمەڵێک پارە و دۆلاری زۆری پێدان و ئەگەر پێویستش بکە پێت ئەڵێم لە هەولێر چێ ئەژی و لەو نووسیگەمە لێ دانیشتم 5 دقە دووریمە لە شوێنێک پێت ئەڵێم ئەفسەرە باڵاکانی گاردی کۆماری شوێنی تایبەتیان بۆ کراوەتەوە باوێ عراقینە لەکوێ هەیەە کاک بەدران کاکزانە لەبەرەوەی کۆمەڵێک حەدی یاسایی هەیە ئەگەر نا من ئێستا دروست ناوەکەشت بۆ ئەڵێم شوێنش نیشتە جێبوونە کۆمەڵێک شقەیە کەوتوتە سەر شەقامی 120 مەتری هەمویان لە ڕێی بەرپرسێکی گەورەی سونەوە لە ڕێی بەرپرسێکی دەسەڵاتی ئێستای هەرێم لە لوترۆپا شوێنیان بۆ دابین کراوە زیاتر لە 180 خەڵکی ئەو مەنتیقەیە عەرەبە سونەکانن کە لە گاردی کۆماری بوون تێوەگلاون لە ئەنفال لە چمیاباران لە لێدانی کورد لە کوشتنی کورد لە قەتعی عامی کەرکووکش. باشە کاک بەدران کاک سیروان ئەگەڕمەوە کاک بەدران کاک سیروان بۆ چوون و تێڕوانینی تۆ چیە لەسەر ئەو پرسە بۆچی ئایا ئەو پرسە بەفعلی ینی سوود وەرگرتنە لە مەسلەی دەستور و دادگای فیدرالی سوود وەرەگرت لە دەستور بۆەوەی هەرێمی کوردستان لە قاڵبدا زیاتر یاخۆت بابەتەکە پرسێکی نەتەوەی کامیانە. بەناوی خی گەورم هێرەوان سڵاوتان لێبێ سڵاو لە بینەران و میوانەکان شتاکدانە. بێگومان ئەمە کاتێک قسە لەسەر بابەتی دادگای فیدرالی دەکەین دەبی لای هەمومان ڕوون بێ هەم مامۆستا عەبدولخاڵق خەم کاک بەدرانیش ئیشارەیان پێدا لە ڕووی یاساییەکەوە جاری خۆی دادگای فیدرالی لە 2017 ینی بە بڕیارێکی حکوومەتەوە ئەمە دروستکراوەتەوە بە کورد و شیعە و سونە تێدا بەشدارن. خۆی دادگا بە پێی دەستوری عێراقا بە لە مادەی 92 کاتێک باز لە دروستکردنی دادگای فیدرالی ئەکا دەڵێ دەبێت 2 لە سەر 3 پەرلەمانتاران دەنجی پێ بدەن کەوایە ینی 2 لە سەر 3 دەنجی پێ بدەن دەنگهێنانیەتی لە دەستوریەکەی ئەم بابەتە پێمان دەڵێت کەوا پێکهێنانی ینی ئەمە تەنها قسەی کورد نییە تەنها قسەی حاکم ڕزگارێک نییە تەنها قسەی حاکم عوسمانێک نییە قسە دەکە لەسەر پرسە تەنانەت لە ئاستی عێراقیشە ئەمە قسەی زۆر لەسەر دەگرێت و کۆمەڵێک ڕەهەندیشی هەیە بۆچی ئێمە دەستورمان هەیە ینی دادگای فیدرالیمان هەیە بۆ کورد و شیعە و سونە لەم دادگایەدا هەن بۆی کە مافی پێکاتەکانی تر پێشێڵ نەکری ینی کە بەیەکەوە بڕیار دەدەن هەموو ئەوانە پێمان دەڵێت کە ئەمە خاڵێکە لەو وەرچەرخانی کە ئەمە ئیشی لەسەر دەکەین چونکە بیر نەچێ هەر کاتێک لە ماوەی ئەم 3 ساڵەدا هەر کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی دەگەنە ڕێکەوتنەیەک بۆ بنیادنان ئارامەیەک دروست دەبێت بۆی هەردوو لایەنە پێکەوە اتفاق بکەن لە سەرنجێک پرسا دادگای فیدرالی دێ ئەم ئاوە بە ئاراستەیەکدا دەبێت بۆی تێک بدە هەر بۆ زانیاریشتان ئەم زانیاریتان دەدەمێت لەو 2 ڕۆژە ڕابردووە چەند سەرکردەیەکی باڵای عێراقیش تەلەفۆنیان لەگەڵ بەرپرسە باڵاکانی هەرێمی کوردستان کردو ئەوەی جێگای دڵخۆشیە بۆ من یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەردوو لە ینی ڕەفزی ئەم بڕیارەی دادگا دەکەنەوە لە هەمان کاتیژە کە بەیانی دوو بەیانی کۆبوونەوەی هەردوو لە ئیشاڵەگە بکرێ بە ئاسانی یەکێک لەو خاڵانە دەبێت دڵنیاشم لەوەی ئەم بڕیارەی دادگای فیدرالی بە ئاسانی ناچێتە بواری جێبەجێکردن لەبەرچی خاڵی یەکەم ئێمە ژیانی خەڵکی هەرێمی کوردستان لە ساڵی 2022 تەنها 200 ملیارەکە هاتوۆتە هەرێمی کوردستان کەچی حکوومەتی هەرێمی کوردستان موچەی داوە ئەمە ئەم کاریگەری دروست ناکات تۆ کاتێک بیت ینی لەگەرما لە ئەم میوانانەش کە باز دەکەن هەموو خەڵکی کوردستان ینی بە وشەی هەموو ینی داجێ بگرن و لە قسەکانی خۆیان هەموو خەڵکی کوردستان ینی دڵخۆشم بە ئەوەی کە ئەو بڕیارە درێنی ئەمە وان نییە بخەڵکی کوردستان دڵخۆش نییە بە بڕیارێکە ژیان دەکرێت برێ خەڵکێک تووڕەیە ڕقێک دەردەبرێت لە سوۆسیال میدیایە خەڵکێک بابەتێکی سیاسی هەیە بۆن منە ئەمڕۆ ئەم بابەتە بەلایەنێکی پارتیە ئەوکێچێتەکە تووڕەکەیەکێتەکە پارتەکەی ئەم پرسەیە پرسێکی زۆر ئاسایی ناوخۆییە بۆیە پارتیوێکێتی دەمەکە کێشی زۆر توندیانەیە بەڵام کەچی لە ڕێکەوت لەسەر ئەم بڕیارە دادگا هاودەنگن هاو ئەوەنەکە ئەم بڕیارە بڕیارێکی نادەستوریە بۆیە کاک دادگای فیدرالی لەو ماوەیەدا لە هەرێمی کوردستان کە بڕیاری لە هەرێمی کوردستان چەندین جا بڕیاری داوە تۆ سیر بکە
یەک بڕیاری دادگای فیدراڵی عێراقمان پێبرێ کە لە ماوەی ڕابردوودا لەسەر تاخیرکردنی حکوومەت لە بەغدا لەسەر ملیارەها دۆلار بە هەدەر درایە لە بەغدا لەسەر دەیان کەیسی گەورەی گەندەڵی و تیرۆر و تەقینەوە لە بەغدا یەک بابەتی دەنجی نەبووە. بۆچی کاتێک دەگاتە ئەم پرسا ئەوان دێن هەوە بەردەوام لەسەر ئەمە لە ڕووی داستوریەوەش ئەم دوو بەڕێزەی کە دادوەرن ینی ئەو دوو ئەندامەی کە لە ئەنجومەنی دادوەریدان لە دادگای فیدراڵی عێراقا ئەم دوایان ڕاستە یەکێکیان نزیکە لە پارتی یەکێکیان نزیکە لە یەکێتی بەڵام وەکو لایانی سربەخۆ دەبێ ئەم ئەندامانی دادگای فیدراڵی سربەخۆ بن کاتێک ئەوان بڕیارە دەن ینی بە بێگەڕانەوە بۆ ئەم دوود ئەوەیە دەبێ ئیمزا بکرێت بەڵام دەخوازم لەم کەناڵەوە دەخوازم ئەوان ینی هەست بە پرسیارتی بکەن نەچنە کۆبنەوە ئیتە ئیستقالە بکەن بە ئەمە ببێتە دادگای فیدراڵی عەرەبی شووی ئەو سونەیە بۆیە لە ئێستادا ئەو دۆخی کە ئێستا لە کوردستان هەیە ئێمە تاوەکو ئێستا شایستە دارایەکانی خۆمان وەرنەگرتووە ئەوەی کە هەیە تەنها پێی دێن سولفا ئەو 200 ملیار و 400 ملیار کە بەنیازە بێ پشتی کورد نییە سولفەیەکە لە حکوومەتی لە سەردەمی کازمیەوە لەگەڵ هەرێمی کوردستان ڕێکەوتنێک کراوە ئێمە ئەوەندە نەوتەی دەفرۆشین بەرامبەر بۆ دەنەوتی ئەو داهاتەمان دەست دەکەوێت لەو لایەشە ئەو بودجێ دەکاتە هەمان بەشێک لە پشکی خۆمان کە ناگاتە 12 پشتی عێراقیە بۆیە گەر لەم ڕوون بێ ئێستا هەرێمی کوردستان بۆی کە خەڵک تێبگا زیاتر لای ڕوون بێ کاک بەدران دەڵێ بۆ منەوتی هەرێمی کوردستان 20 دلار و 25 دلار کەمتر دەفرۆشێ بڕوا بکەن 8 دلار و 9 ینی 9 دلارە ینی 9 دلار جیاوازی بینی نەوتی هەرێمی کوردستان لەگەڵ نەوتەکانی جیهاندا هەیە ینی ئەمە پرسێکە ئەمە ئەوانی هەر لە خۆم منەوە قسە دەکەم یان هەر کەس بڵێم هەموو خەڵک پێی خۆشە یان ئێمە هەموومان پێمان ناخۆشە نا ئێستا ئێمە نابی ببینە بڕیاردەری ئەوەی کە هەموو ئەو کێشە ناوخۆیانێک کە لە هەرێمی کوردستان هەیە بەڵێ ئەو کێشانان دەبێت لایەنە سیاسەکان ناوخۆ چارەسەریکەن بەڵام مانایوانیە ئێمە لەبەر ئەوەی پارتی قیادەی ئەو دەنگە دەکە دەبێت هەمومان دەجیبی ینی یەکگرتووی ئیسلامی لە بۆی کە لە سەرکێشانە و ڕازگویانە بەرگری لە ڕیفراندۆم کردی ئێمە دەبی ئەو ڕدژیبی نەخێ ڕیفراندۆمی نا ئێمە لەو پرسەنەتەوەیانە ئێمە کۆمەڵی خاڵی هاوبەشمانێن ناولایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان کە خاڵی گەورن خاڵی ئەرێنین نەتەوە نیشتیمان خاک دەوڵات حکوومەت ئەوانە خاڵی هاوبەشی ئێمن زۆر کات قسەیەکمان کردووە ناکرێت لە ئێستاداش ئەمە زۆر کات دووبارە ببێتەوە کە زۆر کات دەڵێن دەسەڵات و ئۆپۆزیسیۆن دەسەڵات دەستە و ئۆپۆزیسیۆن چاوە کاتێک ئەم دەستە شتێکی لێ دێت چاو بۆی دەگریە کاتێک ئەم چاوە شتێکی دەکەێتێ ناو ئەم دەستە دەری دێنەوەکەری یەکترن کەواتە پێت وایە مادەم ئەو دۆخە سیاسیەکە و ڕێکەوتنەکان بەلا ڕێدا دەبات دادگای فیدراڵی ینی باسی ئەوە دەکرێت کە پێویستە دادگای فیدراڵی دابخرێت مەسەڵەن دەکرێت ئەوە بکرێت یان لەگەڵ ئەو بۆ چوونەی جاری داخستن و دانەخستنەکەی ئەوە بە بڕیاری خەڵک و لە تەلەڤیزیۆن ناتوانین ئەم قسە بکەین ئەمە چەند زەرەری ئەم بڕیاری دادگایە با خەڵکی ینی با برادرانیش بۆیان ڕوون بێ ئەم دۆخەی کە ئێستا دادگای فیدراڵی بڕیاری لێداوە چەند هەرێمی کوردستان زەرەرمەندە ئەوەنداش عێراق زەرەرمەندە حکوومەتی عێراق مەبەستمە چونکە ئێمە ڕێکەوتنێک هەیە کاک بەدران باز دەکە بۆ منە چیمان کردووە کا دەستکەوتەکان ئێمە کەی لەکوێ لامانداوە لەوەی کە پابەت نەبووین ئێمە کاتێک نەوتمان فرۆشت سەرۆک مامزەلار ڕەحمەتی و جەنابی سەرۆک بارزانی بەیەکەوە بۆ ڕێنەوتیان کردوتەوە ینی کاقوبات خۆی ئەندام بووە تا ئەو چەند ڕۆژێک کە کێشەکمانێ لەسەر پرسێکە کە دڵێن ئەمە پرسش چارەسەر دەبێت لە ئاسانیە بۆیە ئەم دۆخی کە ئێستا هەیە لە عێراق ڕوودەدا لە دادگای فیدراڵی نەشیعەکان نەسونەکان بەشێکی زۆری پێیان خۆش نییە لەبەر ئەوەی بە تایبەتی محەممەد سودانی کە سەرۆک وەزیرانی عێراقا پێی خۆش نییە لەبەرەوەی حکوومەتەکەی لەل دەبێ حکوومەتەکەی ئەو ڕێکەوتنێکە لەگە هەرێمی کردووە شەل دەبێ بۆیە ئەمە چاوەڕێی دڵنیام لەوەی پارتی وێچێتی بەیەکەوە دەشبێنێت لە چەند ڕۆژی داهاتوودا ئینشاءڵڵا بەیەکەوە لە بەیاننامەی بەلاغی کۆتایی کۆبنەوەکان یەک لە خاڵەکان دەبێ و دڵنیام چۆن ئێستا کاک عەبدولخاڵق بۆ پەڕی دڵناخۆشی دڵێ بەداخەوە دڵنیام یەکگرتو دەمێکە وتوێتی بەداخەوە کە من هەندێک لە قیادەکان یەکگرتو دۆست و برادری منن ویان وتووە پەرلەمانتارەکانی جێم لێ بۆ ویان وتووە لایەنەکانی تریشۆ بە هەمان شێوە بۆیە ئەم بڕیارەی دادگای فیدراڵی کە بەناو فیدرالیە دەکرا بەڕاستی ناویشتری هەبێ دادگای دژی هەرێمی کوردستان ئەم دادگایە یعنی کەی بمانەوێت دۆخەکە بە ئاراستەیەکی میانڕەویدا بڕوە ئەوان دێن عەرقەلە دروست دەکەن
باشە چەند ساڵ ئەوە نزیک ساڵێک زیاتر حکوومەتی عراقی دواکەوت یەک نوقەی لێوە نەهات بەڵێ دەیان بابەتی دەستوری پێشەڵ کراوە کاک بەدران ئەڵێ پێشتر هەندێک بڕیاری دەرکردو دادگای فیدراڵی بەرپرسە باڵەکانی هەرێم پێشوازیان لێ کردو بۆ لەگەڵ ئەوەی کە بە لە بەرژەوەندیان بێ ئەمە لە بەرژەوەندیان بێ پێشوازی لێکە لە دژیان بێ پێیان وایە ئەمە بڕیاری ینی هیچ بڕیارێک بڕیاری تاکلایەنن هیچ بڕیارێک لە دادگای فیدرالی دەرچوو بێت کۆم دادگای بلۆزانیاریتان دادگای پێش ریفراندۆمە ئەم ئەنجومەنی دادوەرێک ئەو دادگای فیدرالی هەر بۆ زانیاریتان هەبێ ئەم دادگایە کە بڕیاریدا لەسەر ریفراندۆمی هەرێمی کوردستان خۆتان لەم باشتر دیبلۆماسیەت و ینی سیاستکردنی نێچیروان بارزانانی دەزانن لە پێش ریفراندۆمی سەرۆک نێچیروان بارزانانی وتی ئاڵایەکە لێکوانێ ئاڵای دەمینێتەوە ئەمە قسەیەکی کاک نێچیروانەوە بەردەوام بە دیبلۆماسیانی دەیکا و پاشانیش لە پاش ئەو ینی کرایە سەر هەرێمی کوردستان ئەو کاک بەدرانکەوایە مەسەلەم کاک نێچیروان و کاقوبات بێکەوە توانیوان ئەو دۆخە چاپکەنەوە کە ڕووبۆی کە هەرێمی کوردستان لە خۆناغێکی گرین بێ بەڵێ پێت کاک بەدران ئەڵێمە لە زاخۆ تافاو بە نیشتیمانی خۆمی زانم و دروشمی نەتەوەی مەسەل ناسیۆنالیستی بەسەر چوو نا کاک بەدران ئەویش مافی خۆیەتی ئەم قسە دەکەوە دەزانم ڕوئیای کاک بەدران هزری نیشتیمانی کاک بەدران ئەگەر لە من باشتر و ناسیۆنالیستتر نەبێ کەمتر نییە چکەمە هاوڕێشین دەزانم ئەو دەزانم ئەم پرسانەی ناسیۆنالیزمم و پێشم وای ناسیۆنالیزم فاشلە ئەوەی کە کاک بەدران دەگرێتە بەر ئەمە بابەتێکە بابەتێکی سیاسیە و ڕەهەندی سیاسیشی هەیە ئاساییە بەو دنیابینینەیە پێشم وانە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕوای بە ناسیۆنالیستی نەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا سەرۆک پاڤێڵ تارەبانی سەرۆکایەتی دەکات ئێرۆخان خۆی شانبەشانی جەنابی سەرۆک دادەنیشت و کاکۆسرەت خۆی شانبەشانی جەنابی سەرۆک بارزانانی دادەنیشتن و بۆ ڕیفراندۆم بوو حتا لە بابەتی کەرکووکیش چەندێکێتی پێداگر بوو بۆیە ئەم قسەی کاک بەدران وەکو دیوێک و کادیرێکێتی نیشتیمانی کوردستان ئەگەلێکی بدەیتەوە پێچەوانەی ڕێیەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵێ زۆر باشە کاک مامۆستا عەبدولخالق کاک بەدران پێی وایە کاک ببوورە کاک سیروان پێی وایە کە دۆخەکە بۆ شێوێش مەترسیدار نییە و تێدەپەڕێ دۆخ وەڵام من مەترسیدارەکەی لا ئێوە خوێندنەوەی لە شوێ مەترسیدارەکەی ئەوەیە کە بەداخەوە تا ئێستا ئەو کێشانەی تراکمانەی کە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە پەیوەندیانەی کە لەگەڵ بەغدا هەیەی تا ئێستا ئیدامەی هەیە و بەردەوامی هەیە ئەو بۆ شایە سیاسی کە لە هەرێمی کوردستان و لە ڕێکەوتنەکانە لەو ڕێکەوتن استراتیجیانەی کە خۆیان ناوێناوە کە بەداخەوە ڕێکەوتنێکی کۆنکرێتی نین و فشەڵن کە لەسەر ئەساسی پارە و مەسلحەتی حیزبی و دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی بڵێن بە شێوەیەکی ترون دەسەڵاتدارانی هەرێم داڕێژراوەتەوە ئێمە تا ئێستا قسەکەی پۆڵبریمەرمان لەبیر ناچێت لە کەرکووک لەگەڵ حاکمی ئەو کاتی عێراق کە لەگەڵ دەسەڵاتدارانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش دانیشتبوو لەسەر مێزی گفتوگۆ لە شاری کەرکووک کە برادران دیارە ئەو مێژووە ئەزانن باسی قەزەی کەرکووک و باسی پێشمەرگ و کەم یەک دوو جاری تریژ لەم بەرنامانەیە وتمانەتەوە لەو کاتەوە بۆمان دەرکەوت کە قیادەی کوردی بەڕاستی قیادێکی فاشلە لە بەڕێوەبردننی لە سەڵات لە هەرێمی کوردستاندا کە کاتێک پۆڵبریمەر داوای کرد چیتان لە کەرکووگەوێ چیتان لە پێشمەرگاوێ ئێمە چیتان بۆ بکەین مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان چییە کورد ساڵهای ساڵە بەژمەینەت بەدەست حکوومەتی عراقی و حکوومەتی بەعسەوە کە مافەکانی خوراوە چیتان بۆ بکەین یعنی برادرانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە سەرەتای پێش ئەم 30 ساڵەوە ئێستا 30 ساڵی حکومڕادیان هەمانە قسەیان کرد و ئێستا شەمان هەدەفیانەیە کە باسی پارە و محاسەسەی حیزبی و گیرفانپڕکردن و ئەمانە بۆ بە زمانی خەڵک بڵێن بۆ یەکاک زانە یعنی ئومێدێک ناکرێت لەوەی کە ئێمە باسی دەسەڵاتی دادگای فیدراڵیەکەین حکوومەتی عراقیەکەین کێشە و مەشاکلی دادگا و لایەنی شیعە و نێوماڵی شیعەمان باس کرد بەڵام ئێمە چیمان پێ ئەکرێت دەسەڵاتی کوردی ینی چەنی بەرەکەوێت لە مۆزعە کە بە قەنەعەتی من لە 1970 بەر حکوومەتی هەرێم و دەسەڵاتی یەکێتی پارتیەکەوێ بەڕاستی بۆیە ئێمە لەوە گەڕێین ینی باسی زانیی زۆر مزایدت خواواز لێبێنین فەمە ڕیفراندۆم و ئەوە حکوومەت و ئەوە خەڵک و ئەوە ینی کاکە منەوەی کاک بەدران نازانم مەگەر باڵەت تێنەگەشت بێ من باسی هاوڵاتیانی هەرێمی کوردستانم کرد کە تاکید لەوە ئەەکەمەوە
کە نەک لە دا هاوڵاتین و هاوڵاتی لەگەڵ ئەو بڕیاری حکوومەتی عراقیە یعنی لە سەتان هاوڵاتی هەر هەموو یەبێ حسابکی کاکە بۆ سوشال میدیا حساب بۆ خەڵکی تر بکە کۆمەڵە خەڵکی نوخبەوی نایەنە وەزعەکە تێک بچێ ئەژنا ئەو خەڵکە ئەو شەریحانە مامۆستایە پزیشکە ئەندازیارە هەمووی بێت بێئومێدە لە بەرامبەر دەسەڵاتی کوردی بۆیە زۆر پێخۆشحاڵە لەوەی کە حکوومەتی عراقی بێت دەست بەسەر بیرنەوتەکانە بگرێ دادگای فیدراڵی لە مەسلحەتی کورد بڕیار نەدا بەلایەنەوە طەبیعی یعنی بەڕاستی بۆیە دروشمی بریقەدار بە کەڵکی ئەمە نایە ئەبێ حکوومەتی کوردی و دەسەڵاتی کوردی ڕێکەوتنێکی کۆنکرێتی لە پێش هەموو ئەمانەیە متمانەیەک لەگەڵ خەڵکا دروستکە فەراغی داوە بۆی ئەو بڕیارانی لە بە دڵنیای و فەراغی داوەیەکێک لەو فەراغانە ئەوەیە کە ئەمە بەیانی دوو بەیانی مژدەی چی من هەر لەم بەرنامەی جەنابتە لە یادت بێ نازانم بەرنامەی ڕەهەند بوو قسەمان کرد ئەو کات ساڵێک چەند ساڵ لەوە پێش دوای کۆنگرەیەکی نیشتیمانی کوردستان کە ئەو کات بڵێن تەشکیلەی حیزبی کرا قەرار بوو کە عاجزێک لە بینی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە دروست ببێ وەڵا بڕیارە برادێک لە برادەرەکانی حیزبێک لێرە ئەم یەکێتیان پارتی وابزان برادێکی پارتی دموکراتی کوردستان بوو تی مژدەیەکە دەین بە هاوڵات یان نازانم جەناب لە بیرت بیانە مژدەیەکە دەین بەیانی فلانە کەس لەگەڵ سەرۆکی ئێمە و سەرۆکی فلان دانیشە ئەمە کامەیە مژدەکە ئەمە کەیەتە دی ئەم مژدەیە ئەگەر بژبێ بەیانی کاکە دانانیشن وڵای لە مەسلحەتی خەڵک بڕیار نادن بەیانی دانانیشن کوردەواری خۆمان دەڵێ گوڵۆڵەی حیزبی و ژیرفانی خۆیان کەوتۆتە لێژی نەک خەڵکی داماوە ئەوە تا یاری با شعوری خەڵکەکرێ ئەو گەڵایە کاکە بچۆرە بازار فەرمانبەر ببینە یعنی ئێستا خەڵک بە شێوەیەک لە شێوەکان ترسی لەسەر ئەو دوو دینارە موچەشەیە کە مانگانە وەریەگرێ هەموو جار وتومانێتەوە تا ئێستا ئیستقرارێک نییە کە مانگانە سەرەتاییترین مافی خۆت کە موچەیە لە بەرامبەر ئەرکێک کە تۆ مامۆستای کە تۆ فلان کە فەرمانبەری کە یعنی دوکاندارێکە لە بازارەکە هەموو چین و توێژەکان بەیەکەوە ئەم وابەستەدارایی پەیوەستە لەسەر ژیانی ویان زەمان نییە بەڕاستی تۆ وەری بگری بۆیە ئەم ترسێک کە باز دەکرێت بەڕاستی من ئەڵم ینی ئەم جارە بە ترسێکەیە لەوەی کە بە مەبەستی 400 میلیار و دارایەکەەوە ناوەستی و بەبیرەنەوتەکانەوە کە پێشووتر دادگای لەسەر نەوت کاریگەری هەبوو بەڵێ تەسیری هەیە وت کاریگەری هەیە ئەو بۆ شای کە جەنابەت فەرمووت پرسیارەکەی پێشوت ئەو بۆ شای کە لە هەرێمی کوردستانە ناکۆکەکانی بین یەکێتی و پارتی و بەڕاستی وەزعی نەهەمواری هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە و ئەو دۆخەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان نیگەران بەرامبەر دەسەڵات بێمتمانەی هەیە هەم دادگا هەم حکوومەتی عراقی ئانەوێ ئەمە لە بخۆزنەوە و بەڕاستی بڵێن یاریەکیشە لە بینی خۆیان ئایکەن یعنی کە کاتێک سوودانی بڕیارەدا هاوچێشەیەکی ئیقلیمی تر هەیە کە دیارە ئەم مۆزوعی گەڵا و دۆلارە کە سوودانی لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئێران جۆرەی ئیشکالی بۆ دروست بووە دوور نییە چاوبەستکردنەوەیەک بێ لە سوودانیش کە ئەگەر تۆ علاقات لەگەڵ ئەمریکا خۆش نەکەیتە ئەو کاتێ ئەمە پەیوەندیەکان کە تۆ بڕیارداوە ئەو تا ستۆپێکت پێەکەین ئەمە کۆمەڵێکشتن بەڵام ئەوەی کە کەوتۆتە سەر هەرێمی کوردستان ترس لەسەر یعنی جوگرافیای هەرێمی کوردستان هەیە یەکێک لە فەراقان کاگزانەکە ئێستا دادگای فیدراڵی کە بە دڵنیاییەوە من یەکێک لە ئەگەرەکان لەم بەرنامەیە ئەو قسەیەکەم کە لەوانەیە ئیشی لەسەر بکە درێژکردنەوەی ماوەی پەرلەمان کە بە نایەسایی درێژ کرایەوە بۆشاییەکی دەستوری ئێستا لە هەرێمی کوردستان هەیە کە ئەم بۆشایە دەستورەش نایەساییە کە پەرلەمان درێژ کراوەتەوە دوور نییە بۆ سەپاندنی بارێکی نەئاسایی لە هەرێمی کوردستان دادگای فیدراڵی بڕیار بدا هەرێمی کوردستان کە سەر بە عێراقە ئێمە بۆی ئەوی بۆشای یاسایە پڕکێنەوە کە کاتێک حیزبی دەسەڵات بڕیارندا و پەرلەمان درێژکردنەوە نایەساییە حکومێکی تر لە کوردستانە یان بڕیارێکی تری لەسەر بدەن بەڕاستی بۆیە درێژکردنەوەی پەرلەمان هەم ڕەهەندی ئیقلیمی هەم ڕەهەندی ناوخۆی هەم ڕەهەندی عێراقیشیەیە یان دوور نیە ترسێکی تر بەش ینی ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆ چاویان لەو بڕە برنج و نۆک و فاسۆلیا کە لە حکوومەتی عێراقەوەدی ئەم برادرانش لە کۆگاکانە هێڵن و تەوزیعی ناکەن تا کۆن نەبێ بەسەر خەڵکیە با قسەی خەڵک پێی نانی یعنی ترس هەیە دوو ڕۆژکە دادگای فیدراڵی بڕیار بدا بەڵێ ئەم بڕە خۆراکی کە دێ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەویش نادەستوریە بە چ یاسایەک بە چ ڕێکارێک بە چ ئیتفاقێک تۆ لەگەڵ ئەم بڕیارانە دوژیگەلی کوردن و آخر من یەکشتە پێڵم ئەزانین چی کاک زانە ئێمە بمبورە لە قسەکەی جەنابەت ئەمە مزایدەیەکە بۆ خەڵک ئەمە مزایدەیەکە چاوی خۆمان و خەڵکی پێ ئەبەستین بالفعل ئێمە هاوڵاتی خۆمە تەسیر لە هاوڵاتیەکە بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی کوردی لەم هەرێمەیە خەمی خەڵکی نییە یعنی زۆر ئاسایە بەلاوە موچە نەدرێ زۆر ئاساییە بەلایەوە یعنی خەڵک ترسی لەو هەیە جوتیار کاک جوتیار بەپە لە هاتە سەر تیڤەکان ئێستاش قسەیەکی کردو زمانی ئیجتیماعی و زمانی ئابووری نەداوە بە خەڵک کە ئەم بڕەپارەی کە لە بەغداوە دێ ئایا سیستەمی موچەی پێدەگەچیانە لەلایەکەوەی کاکسیروان لە ساڵێکە 200 میلیاری هاتووە بەڕاستی بۆیە تەسیری لە خەڵکەیە بەڵام موسەبیب چێە تەسیر چیە دەسەڵاتی کوردیە خەڵگەڕن ئەم موچەی ئێمە لە سای حکوومەتی عراقی باشترە کە ئەمە بالفعل من ئەڵێم خەتەرناکە ترسناکە کە حکوومەتی کوردی و دەسەڵاتی کوردی لەمە بەرپرسە
بۆیە ئەو ئیتفاقانی کە کراون لەگەڵ حکوومەتی عراقی بەداخەوە اتفاقەکان ئەوەندەی کە لە بەرژەوەندی دەسەڵات بووە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەبووە. من باسی ئەو 200 میلیارە ئاکرێ تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لەکوێ لە چی اتفاقیەکە یان بە ئاشکرا لە ڕێی وتەبێژەکەیەوە لە سیستەمی حکومڕانی خۆیان لە کام بودجەی حکوومەتی هەرێم بڕیاری داوە و قسە لەسەرەوەکە باسی شەفافێتی نەوت لە هەرێمی کوردستان بکە باسی یاسای نەوت و گاز لە بڵێ ئەمە بڕیارەکەی و ئەمە یاساکەیە. تا ئێستا ئەمە باسی ناشەفافیت دەکەین لە ئیتفاقەکانە باسی ناشەفافیت دووفاقەکە ئەوەیە باشە خەڵکی هەرێمی کوردستان تا ئێستا نازانێ لە ماوەی ئەم 2 ساڵێ باشە گریمان تۆ ئیتفاق لەگەڵ حکوومەتی عراقی ناوەندا کرد چەند داوە بە حکوومەتی عراق یا با من پشگیرت بم بڵێم حکوومەتەکەی من لە سای ئەم 2 ساڵاتەیە کە 30 ساڵە خزمەتی بە خەڵک نەکردووە هەڵوێستەکانی خۆم ڕاست بکەمەوە بڵم نەخێر ئەوە تا حکوومەتی هەرێمی کوردستان 2 ساڵە بەپێی ئیتفاقی لەگەڵ حکوومەتی ناوەند ئەوەندە بڕەنەوتی داوە بەڵام بۆیە ئەو کاتە بڵێن ئەم بڕیارە دژی کوردە بۆیە ئەوەی کە هەیە بەڕاستی ئەوەی کە دروزە بێ ئەم کەشوهەوای کە لە هەرێمی کوردستانە دروست بووە کەشوهەوایەکی ناسەقامگیرە خەڵک باجەکەیەدا کە دەسەڵاتی کوردی لێ بەرپرسە و دەسەڵاتی کوردی بەرامبەر هەموو ئەوەگەرانێکی هێتە پێشەوە ئەبێ چۆنڵی باز بدا و بەڕاستی ئێمە باسی دووەلی ئیقلیم و زۆر دووەلی ئەوروپی و ئەو هاوچێشانی کە لە هەرێمی کوردستانە و لە عێراقایە کردمان ئێمە لەوەش بگەین کە بەداخەوە کاکزانە یعنی دەسەڵاتی کوردی هیچ پێشهاتێکی نییە ینی دووربین نییە ئەم هەموو وەزعی کە لە هەرێمەکە لە دووەلی ئیقلیمە ئەگوزارێ ئەو وەزعی تورکیایە انتخاباتە تا ئێستا ئەگەرێکی نییە کاکە ئێمە اتفاقی استراتیژی لەگەڵ حکوومەتی تورکیا کراوە جعرزکە مۆژێکە کە لە خاڵەکان ئێستا سەرۆکی هەرێمی کوردستان وا لە تورکیایە بەبێەوەی کە زاگەدار بێ باشە کوا لیژنەیەک دروست کرا لیژنەی نەوت و گاز لە هەرێمی کوردستان ڕێئاسەی کوردی چێ ئاگداری ئەم سەردانی سەرۆکی هەرێمە کە قسە لەسەر غازی کوردستان کە لە ڕێی تورکیا بڕا بۆ دووەلی ئەوروپا بۆ شوێنەکانی تر یکاکە قوربەسەرێکی تر بەسەرم خەڵکیان مێنن بۆ 30 ساڵ بۆ 40 ساڵ بۆ 50 ساڵی تر ئیتفاقێکم بۆ بکەین نەوتەکەمان زۆر جوانە ئیتفاقی غازیشم بۆ بکەی ئەو کاتە بەڕاستی ئێمە لە هیچ ئیتفاقەکانە کە باز دەکرێت 20 دلار بۆ نەو دەڕوا ئەبێ چەندی تر لە مۆزوعی غازا بڕوە ئەوەنەی ئێمە لەگەڵ دڵڕازیکردنی تورکیا و ئێران و لە دووەلی ئەوروپین ئەوەندە حەزمان بەوەنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەم ئیتفاقیانە چۆنڵی بە جۆرێک لە جۆرەکان یعنی ڕەزامەند بن یەکێک لە خاڵەکانەوەی کە باست کرد ئەوەی دوێنێ و وابزانام ئەمڕۆ بوو یان دوێنێ بوو ئەو دادگای فەڕەنسا کە لەسەر ئیتفاقی نەوت لە هەرێمی کوردستانەوە کە بە تورکیا داڕوە بۆ ئەوروپا و ئەو شوێنانێک ئەفرۆشتێ بەداخەوەی یەکێکە لە خاڵەکان کە ئەوەندەی تر ترس لەسەر هەرێمی کوردستان دروست دەکا کە ئەم جارش هەم ئەو ئیتفاقی خۆی باس کرا کە بەدرام و باسی کردی باشە خۆ دادگای فەڕەنسا دادگای حیزبی بەعز نییە ئەمە بۆ ئەم دادگای بوو بە دادگای بەعس کە کاتێک لە بەرژەوەندەکانی هەردوو حیزبی دەسەڵات قساکە بۆ ئەم دادگایە بێ بە شامی شەریف کە کاتێک لە بەرژەوەندی دەسەڵات لە هەرێمی کوردستان قساکە بەڕاستی بۆیە فشارەکان زۆرن و بەداخەوە ئەمەی کە حکوومەتی سوودانی ئەمەش مۆزوعێکی ترە کە دیارە تەسیراتی لەسەر حکوومەتەکەی سوودانی هەیە و ئەگەرەکان لەسەر حکوومەتی سوودانی لە دووەلی ئیقلیم و لە دواترە ئەوەندەی کە بە زەرەدی کورد تاوا بێ بەداخەوە لە قازانجی هەرێمی کوردستان زۆر باشە کاک بەدرام پێویستە چی بکرێت بۆی ئەو ڕێڕەوە پڕمەترسیانە ڕاست بکرێتەوە ینی ئومێدێک متمانەیەک ماوە بۆی ئەم ڕێگانە ڕاست بکرێنەوە بەڕاستی کاکزانە حەزەکەم بەلۆی وەڵامی پرسیارەکە دەمەوە بەڵێ فەر بەرچاوڕوونیەکەم بۆ کاکسیروان بۆ بینەران من ئەسڵەن بڕوان بە قەزیەی ناسیۆنالیزم نییە و بڕوان بە ئایدۆلۆژیان نییە پێم وایە ناسیۆنالیزم دوورت دەخاتۆ لەم بەها ئینسانیەکان و من خۆم پێ کەسێکی زۆر بە شانازیەوە کوردێکی عراقیم چۆن بۆ ڕۆژ ئاوایەک و بۆ باشوورێک دێمە شەقام بۆ عەرەبێکی جنوب کە بەدەستی تورکیا لە سەیلانگەکان شەهید دەکرێت دێمە شەقام زۆر بە شانازیەوە ئەو بەبەر چاوڕوونی و من خاوەن ڕێی خۆمم من ئەوەی ڕێم منێ بەدران قساکەم پێم وانە ڕێڕەوەکان وا بە ئاسانی چا بکرێتەوە من و تۆ وەزان کاک عەبدولخاڵق زایش لە بەرنامەیەک وا دانیشت بووین بە هەمان باسیەوەمان کرد 3 ساڵ پێش ئێستا 2 ساڵ پێش ئێستا کە ڕۆژێک حکوومەتی عێراق لەوانە بەخۆ ئەکەوێ و قەنەعاتیشم وایە دیسان هەر پێچەوانەکەی قسەکەی کاک عەبدولخاڵق ببوورە پێم وانە بێ بیرنەوتەکان داگیرکە پێم وایە بێ بیرنەوتەکان ڕزگار بکە لە بۆی من لەو شارەم هاوڵاتیەک جلیکانە نەوتێکی نیە لەو سەرمایە ئەو نەوتە هەبێ و نەبێت چیە تورکێک بۆ پێی حەساوە بۆ ئابووری تورکێک پێی بەرز بۆتەوە ئەم نەوتە داگیر کراوە ئێمە کە کەسێکی عراقین و لە چوارچاوی عراقی ئەگە خۆمان پێ کوردێکی عراقیە ئەبێ داوا بکەین بێ ڕزگار بکرێ لە بۆی نەخێری نەبێری هیچی بۆ ئێمە نیە جگە لەوەی کە تووشی
قەردێکی کردینەوەی ئێمە بێ قەردەکە بداتۆز نزیکی 30 میلیارد دلارە ئەو ئەگەر ساڵی ڕابردوش ئاماژەمان بۆ کرد دادگای پاریس ئەگەر لە بەرژەوەندی عراق بڕیای بداەوە کە و بڕیاریدا 26 میلیارد دلار داوای قەرەبوو لە تورکیا کاتەوە لەوە دنیا بۆ ئۆردوخانە و قەردەش بە ئێمەداتەوە یعنی ئەم نەوتە بۆ ئێمە بووە بەسەرە خۆرا کاکە خەڵق باسی کەسە سەرۆکی هەرێم لە دەرەوەی بۆ فرۆشتنی غازی هەرێم من ئەوڕۆ لە میدیا جیهانیەکان ئەوم بینی یعنی بەڕاستی بەداخەوە حکوومەتێکی سێ کوچکەی دروست کراوە لە نێوان پارتی و یەکێتی و زوتنەوەی گۆڕان کا وەفدی ئەو لایەنانە کا ئەنجومەنی وزا لەکە دەنجی پێدراوە بەیانی ئەرێ بەڕاست 2013 کە ڕێکەوتنی 50 ساڵێکە کرا چەند کەس ئاگادارە و پارەکەی بۆ چێە و چەند بۆ ئێمێ چەند بۆ ئەوانە چەند بۆ کۆمپانیاکانە نەبووە من سەلێک میوە بفرۆشم بە 10 دینار 7 دیناری بۆ خاوەنێکی تربێ لە هیچ دنیا کە ڕێکەوت 50 ساڵەکە ئەوەی تێدایە ئایا ڕێکەوتنی غازەکە کە ئێستا شەڕی نێودەوڵەتی لەسەرە ئەوەی بە چێمان ئەگەێنێ یعنی نازانم بابەتەکان زۆر ئالۆزە من حەزەکەم کاک بەدران بۆ ئەوانە ئومێد و ڕەشبینی مەسەلەن کاکزانە من ڕۆژانە لە ناو خەڵکم بە شانازیەوەش لە زۆربەی مقابلە و میدیاکانیشدا بەزم ڕێک بە زمانە عوامەکە قساکەم بۆی خەڵک باش توێ بگا کە ژیانی خەڵک چیە من نایم ینی نەوعانمان مکیاجی بکەم بەڕاستی وا بکەین نا بەڕاستی کورد ڕێژەیەکی کەمینە ئەوانەی کە بزنس بە کوردایەتیەوەکەنەوەی نەوەکانیان بوونتە خاوەنی میلیارد دلار ماڵە شەهیدێک کە لە شەڕی داعش بۆ و نیشتیمانە شەهید بووە تاکو ئێستا کرێتیە هەزاران مالە شەهید لەو شارە نەوتی نیە هەزاران ماڵە هەژار ینی کرێ خانوەکەی پێنادرێت ساڵانە 10,000 خوێنکار تەخەروجەکە دانامەزرێ کەچی نەوەکانی ئەوان زانکۆی هەیە تۆش بە پرسیارە کاک عەبدولخالق من لە بەرنامەیەکی ڕاستەوخۆ گوتم پشتی شێری ئەو دۆخە بەدەیەکێتی نیشتیمانی کوردستانەکەوێ لە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بێخاوەنی شۆڕشی نوێ و ڕاپەڕینە کە ڕاپەڕین ئەو کوردێتی ئەوە بەرهەمی ڕاپەڕینە کە پێم وایە ڕاپەڕین لە سیوێکی ئابەوە کوردەتای بەسەداکراوە نەماوە بەرهەمی ڕاپەڕینە ئەم خەڵکە ئەیبینێ و خەڵک ئەوچەوسێتەوە خەڵک ژیانی نیە ئەوە حەقیقەتە من کاک عەبدولخالق من گوتم زۆرشم باز لەسەر ئەو ڕازگۆی خۆمدا من باجی ئەو ڕازگۆی خۆمدا و من لەسەر قسانی خۆشم بەردەوامم لە بەوەی من ناتوانم پشت لە خەڵک بکەم بەڕاستی من لە ناو ژیانی خەڵکم ژیانی خەڵکە بینم یعنی هیچ منتقیتیان نییە بۆ دە کەسێک من بێم باسی میکیاجی کوردایەتی بکەم ئەخیر وانە نەوەی کوردایەتەکان لەو شارە کاکزان ئازانی پرۆژەی مارشال لە دوای زەنجی جیهانی دووەمەوە بە کەمتر لە 10 میلیارد دلار ئەوروپای دروست کرد پرۆژە هەیە لەو شارە نەوەی کوڕی بەرپرسێکە نزیکی 15 میلیارد دلاری تەکلیفی کردووە 15 میلیۆن دلار ژمارەیە ئاخر لەکوێی هێناوە ئەخ ئێمە لە تەمەنی ئەوان بووین نەمازای ئاخر یعنی زۆر شتەکان قبول ناکرد یعنی عقل قبولی ناکە ماڵە شەهید دراوسێ منە کرێتیە باشە کوڕی بەرپرس پرۆژەی هەیەبایی 10 میلیارد 15 میلیارد دلارە کاک سیروان ئەمە کوردایەتەکەیە من بێمە کوردایەتی بکەم ئەسڵەن من هەر بڕوان بەو کوردایەتیە نییە و من پێم گوتی شانازیەکەم کوردێکی عراقیم و پێم وایە لەبێ هەمومان بگەین ئەو نقطەیە لە فاو تازاخۆ بە نیشتیمانی خۆمان بزانین ئەو بیرە نەوتانەی کە دەستی بەسەدا گیرا و کۆمەڵی خەڵک لێ سومەند بوونە و لە تورکیا و لە ئیمارات و لە بانقەکانی ئەوروپا پارێز زۆریان سەفت کردو پرۆژەی قەبەیان کڕیوە و لە ئەمریکا خاوەن ڤێلای چەندەها 20 میلیارد دلارن کەچی خوێنکارێکی زانکۆ بە 300,000 کرەی هاتوچۆ و خواردنەکەی لەسەر خۆیتی مەمنونە بە چایەتی ئیشێکی دەست ناکەوێت وەڵا ئەو کوردایەتیە پیرۆزی ئەوە بێ کە شانازی پێوەکە من تا سەر ئێسقان دژی بوومەوە دژیە بم و کۆمەڵێک هاوڕێی زۆر بە گورجی ئیشی لەسەرەکەین کە بە هەموو خەڵک بڕین ئەوانە مافیاژ نین بڕوا بکە مافیا نیشتیمانی هەیە کاکزانە ئەوانە مافیاش نین ئەوانە بەس ئیش بۆ جیفانی خۆیانەکەن و زۆر دڵخۆشم بۆی کە فیدباکی خەڵکە بینم لە تۆڕی کۆمەڵایەتی بە دوای دروشمەکانەوە پێکەنین و تەنز و کۆمیدیا دروست بووە باشە کاک سیروان کاک بەدران دژی ئەوەیە کە مکیازی بە کوردایەتی مکیازی کۆمەڵێک گەنجەڵی و بابەتی نەشیاو بکە کە خەڵکی زۆر بێ ئومێد کردو کوڕە بەرپرس چۆتە ئاسی کەشکەڵانی فەلەک و خەڵکی کوڕە شەهید و یان ماڵە شەهیدیش کرێچیە بۆ چوونی بەڕێستان دارێمە تەوەری بەرنامەکەمان نییە تەوەری بەرنامەکەمان قسەکردن لەسەر دادگای فیدرالی دادگای فیدرالی
مەبەستەکە لەوێەوە دێتەوە کە خەڵک بۆ دیفاعێکی سەرسەختانە ناکە کابماوەسا خاڵقیش باسی کردکە خەڵکەی زۆریش ئەتوانین دیفاعی لێ بکەین بڵێن بڵێ ئەمە ئەو وەختە بڕیارەکانی دادگای کوردن. کاکە جان کاکزانە ژمارەیەکی کەمی خەڵکی هەرێمی کوردستانن دژی ئەم دۆخەنکە بۆ منە ڕوودەدا لە هەرێمی کوردستان و ینی پشگیری دادگای فدرالی دەکەن و پیرۆزبای لە هەموو کەسانش دەکەم کە عێراقچێتی و ینی ئەمە خۆ ناڵێن ئەمە دژی عراقی کاکسیوان لە ماوەی ڕابردوو دادگای فیدرالی بڕیاری لەسەر هەڵبژاردننی کوردستان داوە پارتی حزبەکەی تۆ سودمەتری حزب بۆ لەو بڕیارە بۆچی هەڵبۆشێتەوە؟ کاک دەزانی دیسانەکە دەڵێمەوە ئەنی ئەو قسەی کە من و جەنابەت دەیکەین من دیسان دەڵێن بابەتی ئەو بابەتەی کە ئێمە قسە لەسەر دەکەین دادگای فدرالیە باسی ژیانی خەڵک ناکەین منیش نەهامەتی خەڵک دەزانم منیش دەزانم دۆخی ژیانی خەڵک ینی ئەوە نییە کە خەڵک ژیان پێویستێتی بەڵام بەمانەی ئەوەش نا ئێمە بێن بەرێ لە هەرێمی کوردستان دروست بکەین بەرەیەک بێخنە لایە کە بەرگری لە خەڵکی کوردستان دەکە بەرەیەکیش دژی ئەم بابەتەیە کە بۆ نمونە دژی حکوومەتە جارێ ئێمە دەبی ئێمە گەنجین هەرسێکمان گەنجین کە بەڕاستی دەبێت چەمک لە ئاگەمان لە بەکارێنانی هەندێک مرادیف و وشە بێتن مامۆستا عەبدولخالق بازە فەشەل دەکا وشەی فەشەل باشە مامۆستا عەبدولخالق مامۆستا سەلاحدین بەهادین ئەندامی ئەنجومەنی حکوم بۆ لە سەردەمی حاکمی مەدەنی عێراق پۆل بەریمەرە کاک عەبدولخالقی بەڕێز مامۆستا سەلاحدین بەهادین یەکگروتی ئیسلامی لە کۆی حکومەتانە بەشدار بە چەند کابینێک ئۆپۆزیسیۆن بۆگەنە هەر بەشدار بووە بەجددی ینی من ئەمە پێم عەجیبەکە لەوێ سبەینی ئەگەر پارتی دیموکراتی کوردستان لە حکوومەت نەبێ ئۆپۆزیسیۆن بێ بڕوا بکە شەرم دەکەم لەنا حکوومەتێک بم کە پێم وابی دیکتاتۆرە و فاشەلی هێناوە وایە کۆمەڵێک نمونە چی دەکەم لەم حکوومەتەیە چی دەکەم لە بەشداری لەم حکوومەتەیە چۆن دەچمە بەرەی ڕیفراندۆمە چۆن دەچمە بەرەی بابەتی نیشتیمانی و سازانە بۆ دەچم لە کۆبنەوەی سەرۆکایەتی هەرێم بەشدار دەبم بۆ دەچم لەگە سەرۆک بارزانی کۆبنەوەکەم ینی ئەم پرسانە جارێ دەبێ ئێمە گەنجین ناکرێ ئێمە هەر لە خۆما قسە بێخنە سەر شاشەکان بۆی کە بڵێن بەڕاستی ئەم کوڕە قسەزانێکی باشە ئەم کوڕە قسە کردی من ئێمە سێ گەنجین دێن لەسەر بابەتی قسە دەکەین کە پرسی ڕەهەندی نیشتیمانی هەیە ئەم بابەتە ئێمە نهاتوین ناسیۆنالیستی بە کەس بفرۆشتینەوە نهاتینە نەتەوەی بکە هەمووتانم پێ لە خۆ نیشتیمان پەروەرتر و باشترێ لەم نیشتیمانەیە بەڵام بە کام پێوەر بە کام دەستور ئێمە دێ قسە لەسەر ئەم پرسە دەکەین کە بۆ نمونە دەیان جار ئێمە چونەیتەن بەغدا کاکە بۆ ئێمە نەچوینە بەغدا چەند جار ڕێکەوتنمان کردووە باشە بۆ ویژدانتان ناڵین کاکە حکوومەتی عێراقیە ڕێکەوتنەکان پێشەڵ دەکات ئەمە دادگای فیدراڵی دەبێتەوە کارێک بۆ پێشێلکردنی خەڵک ئەمە دادگای فیدراڵی دەبێتە سەرچاوی منان بڕینی خەڵک باشە خەڵکی حکوومەتی هەرێمی کوردستان خراپە ئەخەر بەڵام خەڵک دادگای کوردستان دیفاعەکە کاک سیروان مەسەلەن سبەینێ با بڵێن خۆپیشاندانی سەرتاسەری بە هەرێمی کوردستان نیشان بدەن پێت وایە دەکرێت خۆپیشاندانی گەورە دەکرێت ئەم برادرانە ئێستا سیوێکی مانگ دانیشتنی ئەنجومەنی دادگای فیدراڵی سی مانگ لەسەر بابەتێکی بازرگانیە سیوێکی مانگ دووبارە دادگای ئەنجومەنی ئەوە دادگای فیدراڵی کۆ دەبێتەوە لەسەر درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستانە کاک برادران باسییان کرد مەترسی هەیە و موچینە والی بکرد مەترسی هەیە بەسەر چاو هەیە بەڵام من مەترسی لە 16 ئۆکتۆبەر مەترسی دارتر نابێ ئەوان بەهێز خۆیان تاقی کردەوە ئەگەمە بەستیان بە پلانیان دانابوو بەو پیلانەی خۆیان دانابوو چۆن هەولێر و دووەک و سلێمانیش بگرن بەڵام مەمایان بۆ ناتێتێ سەر باش ئەگەر خەڵکی ئێمە بەو ئوسوڵەی و بەو شێوازە ئێمە خەڵکی ئێمە بترسێ خەڵکی ئێمە ناترسێت جارێ با من دەمێ ڕووی بکەمەوە کاکزانە ئێمە هەل هەرێمی کوردستان با خەڵک ناومێت نەکەین لەوەی کە ئەم بڕیارەی دادگای فیدراڵیە بەناو فیدراڵیە بێتن موچە ژیانی خەڵک وێران دەبی نەخێوانە بڕوا بکە هاتنی ئەم بڕەپارەیە ژیانی خەڵکی باشتر دەکرد بازاری باشتر دەکرد ئەگەنا دڵنیا بە لەوەی کە ئەو دۆخە و ئەو دقەیەکە ئێستا تێداین خراپتری ناکە چونکە وەکوتم باش لە 2 ساڵی ڕابردووە ساڵی 2021 و 22 ساڵی 22 بەس تەنها دوو جار هاتی ئەم پارەیە بۆیە خەڵکی هەرێمی کوردستان دڵنیا دەکەینەوە و ئەو چەند کەسەی لایک و کومنتی دەنووسین بەو پەڕی دڵخۆشیەوە کە دەزانین تووڕەبوونێک و ینی ناڕزایەتیان لە بابەتێکەیە بۆی ئەوە نیشتیمانین خەڵکی هەرێمی کوردستان ئەوەندە گەورە و شەڕەفمەندن بەڵێ کاک سیروان سوپاس کاک بەدراوە کردووە سەرنج پێت وایە کە سبەینی ئەگەر بڕیارێک دژی نادەستووربوونی درێژکردنەوەی پەرلەمانی کوردستان و بچێتە سەر باقی بڕیارەکانی تری دادگای فیدراڵی خۆپیشاندانی سەرتاسەری لە هەرێمی کوردستان خۆپیشاندانی گەورە دروست بێ بە کورتی بێ سوپاسەکەم کاک بەدرا وەڵا کاکزانە قسەکانی کاک سیروان نازانم بێمنێتیشی پێوە دیارە
هەم لەسەوەی کە لەسەر 200 میلیۆنەکە کەوایە نایە بێ و کێشک دروست ناکە نێ کێشە دروست ناکە بەڵام ئەمڕۆ 90 دلار بەیانی بێتە 30 دلار ئەکەینەوە سەر سکێ بە سێ مانگ موچە و موچەنیوەکت پێدا ئەو کاتەڵێن بەغدا موچە ژیانی خەڵکی بڕیوە پێم وانییە کە ئەوەی کاکسیلۆن باسێکا بە لە 16 ئۆکتۆبەر خراپتر بێت بەپێی دەستور کە کاکسیلۆن زۆر باسی کرد سوپای عێراق بۆی هەیە تا زاخۆ بڕوا هیچ کێشەی نیە دەقی دەستوریە من پێشم وایە خراپترە بێ ئەگەر بەیانی دوو بەیانی لایەنەکانی ناوخۆ بەو شێوە بەردەوام بن هیچ دوورمەبینەس حکوومەتی عێراق مداخەلە بکاتن بەناوی کە ڕێک پێچەوانەی یاسای کۆمیسیۆنە کە حکوومەتی هەرێم ماوەی خۆی درێژ کردەوە کە ئەبێ لە کاتی خۆی دەنگدام کە نەیکردووە ئەو کات یعنی هەرێم لە فراغەشی یاسایی و سیاسی حکوومەتی عێراقین دەمەلات مامۆستا بۆ دووسەر کە بۆ سپاس کاک بەدران کاک سیروان دووە سەرنجی خۆت من لە ڕوانگەی خۆمەوە ئەوە لە ڕوانگەی حزب کەشمەوە پارتی دیموکراتی کوردستان بەو پەڕی دڵنیاییەوە بە خەڵکی هەرێمی کوردستان دەڕێن هیچ کاریگەریەکی یعنی مەترسیدارتر لەسەر هەرێمی کوردستان مەترسی هەیە لەسەر قەوارە ئەمە چەندجار پەیامان پێگەیشتۆ لە نەتوێ گرتوەکان و لە قۆنسڵخانەکان و سەفارەتەکانیش بەڵام ئێمە خاوەنی هێزی خۆمانین ئەوە خاوەنی نیشتیمانی خۆمانین دڵنیا بە لەوەی لە بەپەرچاوی ئەو دنیادا نان عێراقێکی ئەوە کە خۆتان باسیشتان کردو لەو دۆخێکەش لە ژاویشی تێدایە و کە لەناو خۆیان دەبینن دۆخیان چۆنە ئێستا بێنە هەرێمی کوردستان ئەمە ڕوونادا بەڵام ئەوەی کە بەلامانەوە ڕوونە نابی خەڵک ناومێت بکرێت لە میدیا نابێ خەڵک ئێمەی بەتایبەتی ئێمەی گەنجان نابی ببینە بەشێک لەوەی کە ئەم بۆ شایە سیاسەکە دروست دەبێت ببینە بەشێکی زیاتر بۆ دروستکردنی ئەم سپیسە زیاتر بۆیە ئێمە لە بەڕوونی و ڕەوانی بە خەڵکی هەرێمی کوردستان دەڵێن ئێمە هەمومان بەیەکەوە دەتوانین بەرگری لە خاک و نیشتیمانەکەی خۆمان بکەن بۆیە لە هەر کاتێکە مەترسی لەسەر ژیانمان بە خوێن دیفاعی لێ دەکەین وە کوردوشمانە بۆیە هەموو ئەو کەسانەی کە ئەو برادرانی کەشم لە کە ناو میدیاشن لە ئێستاشدا کاک بەدران و کاک عەبدولخاڵقیش قوربانیان لەم خاکە داوە قوربانیان لەو نیشتیمانە داوە ئەم دوو خەشتی پەڕێن عەبدولخاڵقیش دووە سەرنجی وڵا کاکزانە من بەنسبەتەوەی کاک سیروان باسی کرد وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان سەرمان بەرز بکە ئۆپۆزیسیۆن بن ئۆپۆزیسیۆنێکی جدی بووین و بە جدی لە سلبیاتەکانی دەسەڵاتماندا و دەنگی خەڵکمان گەیاندووە لە هەموو ئەو کۆبوونەوانەی بەشدار بووین دەنگی ئەو خەڵکەمان گەیاندووە لە حکوومەتی هەرێمی کوردستانیش بن بە شانازیەوە کە کاتێک ئەم دەسەڵاتە ڕێگرا کە ڕێگر بوو بێ لە بەردەمی خزمەت گوزارەکان وەکو وەزیری کارەبا دەستمان لە کار کێشاوەتەوە وەکو وەزیری کاروباری کۆمەڵاتی سەرمان بەرز بووە لە حکوومەت وەکو هەموو ئەو مدیر عام و ئەوانەی کە پێویستە وە ضەرورە ئیشان کردبێت لە پێناو خەڵکە ئێستا خەڵک شایەتیان بووەدا بەڕاستی و خاڵێکی تریش بەڕاستی ئەوەی باس کراوەی کاک سیروان بەداخەوە کاک سیروان ئێمە نهاتوین مزایدە بکەین وەڵی شیشمان بەوە نییە کە وەکو گەنجێک دەست خۆش بە گەنجیش لە قەڵەمدانەوە کاک بەدرانەوە ئەو ئیجابێت هەیە بوو کاک سیروان کە قسەی لەگەڵ کردین حسابەوەی نەکرد منیش گەنجم کاکزاناش باسەکەوەیە بەداخەوە بۆ مزایدە ناوترێ و ئەمە بۆ ناوترێ قسەی جوانەکەین لەسەر تیڤەکان کاک سیروان 30 ساڵە ئەم حیزبەی تۆ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بوونەتە بار بەسەر خەڵکەوە بوونەتە بار بەسەر بژێوی خەڵکەوە بوونەتە بار بەسەر ساردی و گەرمای خەڵکەوە بوونەتە بار بەسەر بازاڕی خەڵکەوە بوونەتە بار بەسەر ژێرخانی خەڵکەوە کاکە باسی هێزەکەی هێزی چی ئێستاش هێزی هەفتا یەکی نەگرتوێتەوە دوای 30 ساڵ نەتواندوانیوە پێشمەرگە یەک بخەنەوە یەکێک لە ئیشکالەکانی ئێوە حیزبی دەسەڵات ئەوەیە کە هێزی پێشمەرگەی کوردستان تا ئێستا نیشانەی ئیستیفهامی لەسەرە لەبەر ئەوەی دەسەڵاتی کوردی تا ئێستا پشکێنەی لەگەڵ ئەم مێزانەیە کردووە لە کام شەریحەیە لە کام شوێنەیە ئێوە سەرتان بەرزە بە حکوومەتی کوردیەوە بۆیە هەموو ئەوەی کە لە هەرێمی کوردستان گوزارێ و ئەوەی دادگای فیدراڵی کە لەگەڵ باسمان کرد کە خۆیان وەزعی عێراق چۆنە بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە سەبەبی ڕئیسی پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانیشە لە کابینەی نوێمی حکوومەت کە ئاخر قسە بکەم وەک فاشلترین کابینە لە حکوومەتەکانی هەرێمی کوردستان بەداخەوە کابینەی نوێیە کە نەیتوانیوە سیاسەتێکی جوان و ئیدارێکی جوان لە هەرێمی کوردستانە بکات. سوپاس بۆ مامۆستا خۆشتان چونکە بەشدارنی لەبانێ بە قسە دەکەن. سوپاس بۆ مامۆستا عەبدولخاڵق ماوەتی کادری پێشکەوتی پارتی یەکگرتووی ئیسلامی هەروەها سوپاس بۆ کاک سیروان گەردی کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستان سوپاس بۆ کاک بەدران ڕۆژنامە نووسکادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی ڕەهەنمان پێشکەشکردن هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین.